لەیلا قاسم چالاکوانێکی سیاسی کوردی فەیلی بوو. لە ساڵی 1952 لە گوندی بامیلی شاری خانەقین لەدایک بووە. هەر لە تەمەنی منداڵیەوە هۆگری نیشتیمانەکەی بووە. لەیلا لە تەمەنێکی گەنجیەوە ئاشنای بزوتنەوەی سیاسی نەتەوەکەی دەبێت. ساڵی 1970 لە نێو ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان تێکۆشانی بۆ ڕزگاری نەتەوەکەی کردووە. ساڵی 1970 لە بەشی کۆمەڵناسی کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا وەرگیراوە. وەک پێشەنگێک لە نێو قوتابە کوردەکانی زانکۆی بەغدا ڕۆڵێکی کاریگەری هەبووە لە هۆشیارکردنەوە و بەڕێخستنیان. لەو ساڵانەدا باوەڕی خەڵک بە جۆرێک بووە کە ژن ناتوانێت لە شار و شاخ خەبات بکات. بەڵام لەیلا قاسم توانی خۆی بسەلمێنێت و خەباتێکی بەرفراوانتری بەڕێوە بردو دژ بە نایەکسانی مافەکانی ژنان و پیاوان وەستایەوە، چونکە لە ئازارەکانی ژن لە ناو کۆمەڵگەی کوردیدا تێگەیشت بوو. لە ئاداری ساڵی 1974دا ڕژێمی باعث دەستی کرد بە بۆردومانکردنی قەڵاتزێ و هەڵەبجە و گرتنی ڕۆشنبیران، قوتابیان و ئازادیخوازانی کورد. لەو کاتەدا لەیلا قاسم و جەواد هەمەوەندی و نەریمان فوئاد و هەندێک لە هاوڕێکانی تریان پێیان وا بوو خەباتکردن تەنیا لە شاخ بەس نییە، بەڵکو خەبات و تێکۆشان لە شارەکاندا پێویستیەکی زۆر گرنگی ئەو قۆناغەیە و گەڕانەوە بۆ ناو شارەکان تا درێژە بە خەبات بدەن. لە ڕۆژی 28 نیسانی ساڵی 1974 لەیلا قاسم و چوار لە هاوڕێکانی لە ئەنجامی هەڵمەتێکی بەرفراوانی هێزەکانی ئاسایش و سەربازانی ڕژێمی بەعەس لە بەغدا دەستگیر کران. ڕۆژنامەی ئەلسەورەی زمانحاڵی ڕژێمی بەعەسی دەسەڵاتدار و ڕادیۆ و تەلەڤیزۆنی نێوخۆیی عێراق لەیلا قاسم و هاوڕێکانی وەک تێکدەر و تیرۆریست بەناو کرد. بەڵام لەگەڵ هەموو ئازار و ئەشکەنجەیەکیشیان بچووکترین کردەوەشیان لەسەر ئاشکرانە بوو. لەیلا لە وەڵامی پرسیارەکانی بەڕێوەبەری دەستگای هەواڵگری بەعەسدا ڕایگەیاندە بوو بە کوشتنی من هەزاران کورد لە خەونی نەزانی هۆشیار دەبنەوە. زۆر خۆشحاڵ و سەربەرزم کە گیانم فیدای ڕێی ڕزگاری کوردستان دەکەم. لە ساڵیاتی لە سێدارەدانی شۆڕشگێڕ لەیلا قاسم لە یەکێک لە خوێندنگە ئامادەیەکانی شاری سلێمانی پرسیارمان لە خوێندکاران کرد تا چەند ئاگاداری مێژوو ژیانی پڕ لە تێکۆشانی لەیلا قاسم و ژنانی دیکەن. بەم شێوەیە وەڵاممان درایەوە. بگمان لەیلا قاسم نەک هەر لەیلا قاسم، ئێمە لە کوردستانە زۆر ژنانی شۆڕژگێژمان هەبووە کە ئیشان بۆ کورد کردووە، ئیشان بۆ ئافرەتانی کورد کردووە. لەیلا قاسمیش لە هەرە بە تواناکانی ئافرەتە بە تواناکانی کوردستان زۆر زانیاری نییە لەسەری، بەڵام ئەوەی کە من ئێستا ینی دیقەتم نابێت لە لەیلا قاسمە جوانترین شت کە کردبێتی ئەو بۆ کە هەستێکی زۆر بەهێزی کوردایەتی هەبووە کە کاتێکە لە سێدارە دراوە بەجلی کوردیەوە بە شۆڕژگێڕانەوە بە هەستێکی زۆر ئازایەتیەوە هاتووتە بەردەم ئەو خەڵکە و بەجلی کوردەکەیەوە. ئەوەی زۆر بە سەرنجڕاکێش بووە بەلامەوە. خۆمان ئێمە کوردین، ئێمە ئافرەتان، ینی داهاتوو ئەتوانین ئەم جیلەی ئێمە داهاتوو بگۆڕین. بەڵام ئیتر مادەم ئێمە ئەتوانین داهاتوو بگۆڕین ئەبێ زۆر زانیاریمان هەبێت لە ڕابردووە، لەبەرەوەی ئێمە لە ڕابردووە کۆمەڵە ژنانێک هەبوون کە بە ئازایەتیەوە بە ئازاری زۆر بە بێوێرانەوە ئیشان بۆ کوردستان کردووە، زۆر بە بێوێرانەوە ئیشان بۆ ئێستا حەبسەخانی نەقیب و کۆمەڵە ئافرەتە بەهێزەکانی کورد. ئەگەر ئێمە بتوانین چاولەوانە بکەین و زانیاری دەرباری ئەوانە کۆبکەینەوە بتوانین کە چاولەوان بکەین، ئێمە دەتوانین شتانی زۆر گەورەتر و شتانی زۆر جیاوازتر و خزمەتی زۆر باشتر بکەین. پێویستەکە گەنجانی وەکو ئێمە زانیاریان هەبێت لەسەر کەسە بەناوبانگەکان واتە بە تایبەتی ئافرەتان، چونکە بۆ ئەوەی هانمان بات کە ئەو کارانی ئەوان کردووانە ئەمە دووبارە بیکەینەوە. هۆکارەکەی ئەوەیە کە ئێستا دنیا تەکنۆلۆژیا زۆر پێشکەوتووە و شتی زیاتر هەیە تا گرنگی پێ بترێت بە تایبەتی گەنجی وەکو ئێمە زیاتر وەکو مۆبایل و سۆشیال میدیا ئەو شتانە گرنگی نیان بە مێژووی کورد. لە پرۆگرامی خوێندن و کتێب و سەرچاوە مێژوویەکاندا گرنگی بە مێژووی ژنان نادرێت. ئەوەنەی مێژووی پیاوان دەخرێتە بەرچاو، مێژووی ژنان ناخرێتە بەرچاو. هۆکاری گرنگنەدان بە مێژووی ئافرەتان ئەو زۆر گرنگە بۆ ئێمە بە تایبەت بۆ ئەم جیلەی ئێمە، چکۆ ئەم جیلەی ئێمە پێویستمان بە کۆمەڵە شتانێکە کە پەروەردەمان بکات بۆ داهاتوو. لەبەرەوە بەڕای من گرنگی نەدان بەوانە ئیشێکی زۆر باش نییە. ئەوە ئەو کەسانی کە کتێبەکان دانێ ینی باشتر بیکەن، بەڵام وەکوتر هیچ شتێکی بەلامەوە باش نییە کە گرنگی نەدرێ بەوانە. بەڕای من خۆی هەر لە کوردستانە زیاتر
ئەو هەر لە کۆنەوە لە سەردەمی کۆنەوە هاتووە کە پیا سالاری زیاتر بێت بەڕێی من و سیستەمە هەر بەردەوام یعنی زۆر نەگۆڕاوە هەتاوەکو ئێستا بووە زیاتر بۆ شێوازێت زیاتر پیاوان بە باشتر دانرێن لە ئافرەتان بەڵامەوە هیچ ینی دوورە لە ڕاستیەوە ئافرەتانی توانش بجەنگن دەرباری و ئاماجانی هەیەە زیاتر لە ئەدەبی کوردی پێویستە ئێمە زیاتر پێویست بە گرنگی بە ئافرەتان بین چکە زۆر پێویستە بۆ ئێمە سەرەتا ئێمە کە باسی ئافرەتەکەین واتە هەموو شت واتە هەموو دنیا چونکە بەڕاستی هەموو ئافرەتە بەناوبانکەکان چێبەرنجەی خۆیان بەجێ هێشتووە لە کوردستان. شادمان قادر مامۆستای زمانی کوردی باسی لە گرنگی بایەختان بە مێژووی ژنان کرد بۆ ئەوەی ببێتە نمونەیەکی باش بۆ ژنانی گەنج لە ڕۆژگاری ئەمڕۆماندا. ئێمە وەکو مامۆسای کوردی نەک تەنها وەکو مامۆسای کوردی بەڵکو وەک مێژووش ینی پێویستە بایەخی پێ بدرێ هەتاوەکو نمونەیەکی باش بێت بۆ کچانی ئەمڕۆ. لەیلا قاسم یەکێکە لە شۆڕژگەڕە کچەکانی ئەنیەوەی کە تا ئێستا ناوی لە مێژواون نەبوو هەرچەند باسیشی بکرێ باز لە قارەمانێتیەکرێ باز لەو ئازاتیەکرێ کە زۆر بە ئازایی بەرامبەر بە پەتی سێدارە وەستا و هیچ سڵێکی لێ نەکردەوە کەواتانی پێویستە بایەخی پێ بدرێ. ئێمە لەناو ئەدەبە شاعری ئافرەتیشمان کەمە یعنی وەکو ئافرەت شاعریشمان کەمە وەکو ڕۆژنامەنووسی ژەر ئافرەتمان کەمە ڕاستە ئێمە لە ساڵی هەفتاکانەوە لەناو مێژووی کوردیە ئەیخوێنین کە کۆمەڵێک ژن هەبوو وەکو دایە جوان وەکو شەونم بەرزنجی تازەترە بەس دایە جوان و ئەرخەوان و ئەمانە نمونەن بۆ ڕۆژنامەنووسی کورد لەناو ئەدەبی کوردیە. ئێستاش بۆ ئێستاش ینی بۆم قۆناغی ئێستاش ئەگەر سێری چیرۆکنووسکەی سێری شاعیرکەی سێری مێژوونووسکەی ئەوەنی کە شاعری پیامانێتە بەرچاو ئەوەنی کە لەناو ئەدەبە ئەوان هەیە ئافرەت کەمترە. کولتوری کورد لە سەرەتاوە ئەنی دابوونەری تێگە بۆ کە ئافرەتێن زیاتر پێوەست کردەوە بە ماڵەوە تەنانەت لە سەردەمێک هەیە کە ئافرەت خوێندنیش بووی نەبووە تەنها بووی هەبووە کە لە ماڵەوە بێت و خێزان دروستکە و مناڵ بەخێوکە بەڵام دواتر خۆشبەختانە ئەنی ڕێگە خۆشکەر هەبووە هەتا ئافرەت بێتە دەرەوە. ئێمە لەناو ئەدەبی کوردیە ئەوەی کە باس کرابێت یاخود باخی پیرابێت مەسووری ئەڵداوانیمان هەیە وەکو شاعری ژن کە باخی پیرا و باس کراوە لە ناو منهەجا لەناو نووسەرەکانی شار ڕۆشن بەدرخانمان هەیە کەمە هەرچەند ینی نووسەری ژنمان کەمە و ڕۆژنامەنووسی ژنیشمان کەمە بەڵام لەگەڵەوەشە لەناو ئەدەبی کوردیە و لەناو مێژووی کووردا زۆر باخی پێ نەدراوە یعنی بۆ شێوەفراوانی کە باسی پیاو کراوە باسی شاعرە پیاوەکان کراوە باسی ئافرەتەکان نەکراوە. دیان ئێمە وەکو مامۆستا ڕۆڵێکی گرنگمان هەیە یعنی پێویستە وەکو مامۆستا هەموو بابەتەکان ناتوانین بڵین ئەستا من وەکو بەش بە حاڵی خۆم کە مامۆسای کوردیم یعنی پێویستە و لە هەموو بابەتەکانە بایەخ بە سەنەتەوایەتەکان بم بە بەرپرسە نیشتیمانیەکان بم یعنی هەموو بابەتێک بەشی خۆی گرنگی پێم و لە هەر شوێنێک شاباسی ئافرەت کرابێت من توانیومە بەپی توانای خۆم چ زانیاریەکەم لەسەر کۆ کردبێتەوە بۆم باس کردوون. گرنگە ئافرەت ئێمە وەکو ئافرەت گرنگی بە ڕۆلی خۆمان بین و بتوانین لە ڕێی نووسینەکانوانی و ئافرەتانی کە ئەنووسن یاخود بەرچاون یاجی سەرنجی خوێنەرن و سەرنجی کۆمەلگان هانی ئافرەتان بن بۆ ئەوەی کە بازە مێژووی خۆیان بکەن. ئێمە لەوانە کە باس بکرێت لە ناو کتێبەکانە کەممان هەیە تەنان لە ناو ئەدەبی کوردیشا کەممان هەیە. لەیلا لە بەندینخانەی ئەبوغرێب داوای لە دایکی کردووە مەقەستێک و جلە کوردیەکەی بۆ بهێنێت بەوەش کەمێک لە قژی خۆی دەبڕێ و دەیدا بە دایکی و پێی دەڵێت وەک یادگاری لە لای خۆت هەڵی بگرە چونکە چەند ڕۆژێکی دیکە دەگەمە کاروانی شەهیدان و بەجیلی کوردیەوە دەبمە بووکی کوردستان. کاتژمێر حوتی سەر لە بەیانی ڕۆژی 12 ئایاری ساڵی 1974 لەیلا قاسم و هەر چوار هاوڕێکەی لە سێدارە دران. تەرمی لەیلا لە گۆڕستانێکی نەجەف شاردرایەوە.